پێشتر دەیانگوت بەغدا با سەیری کوردستان کە سەیری کام کاری جوانتان ئیدارە و پەرلەمانتان لەگەڵ نزیکبوونەوە لە دەستپێکی خوێندن و کردنەوەی وادەی دەرگای زانکۆ و پەیمانگا و قوتابخانەکان خۆپیشاندان و دەنگۆی بایکۆت لەلایەن مامۆستا و فەرمانبەرانەوە دەبیسترێت. مامۆستایانیش دەڵێن لەبەر قوتی منداڵ و گیرفانی بەتاڵمان پەنا بۆ خۆپیشاندان دەبین. حاڵەتێکی ناچاریە و هەمویان دەیانەوێت لەو ڕێگەی و پەیامێکی جوان بگەن بەدەسەڵاتێک کە تێبگە لە خواستی جەماوەر و خواستی فەرمانبەران کە بەڕاستی ئەو ئەزموونی کە لە ڕابردوو پێشکەش کراوە ئەوەی سەلماندووە کە حکوومەت تا هەنووکەش لەو پەیامانە تێناگە. مامۆستایان و فەرمانبەران ناچارن بۆ بەدیهێنانی مافەکانیان دەست بە مانگرتن و خۆپیشاندان بکەن و پێویستە حکوومەتیش بەدەم داواکانیەوە بێ چونکە ئەوانە ناچارن ینی هیچ چارەسەرێکی تریان نیە تەنها ڕێگەی مەدەنی دەگرنە بەر و بەداخەوە دەڵم تاوەکو ئێستا حکوومەت وەڵامێکی ئیجابینەوە بۆ مامۆستایان و بۆ سەرجەم چین و توێژەکان. ئەندامێکی کەمپینی هەڵوێست دژی برسیکردنی هاوڵاتیانیش ڕای دەگەێنێت پێویستە حکوومەت و بەرپرسان لە زووترین کاتدا داهات و سەروەت و سامانی وڵات بۆ هاوڵاتیان بجێڕنەوە تا کار نەگەیشتۆتە شۆڕش و ڕاپەڕین. ئێمە ئیشی کە ڕێکاری مەدەنی ڕێکاری مەدەنیش کە مانگرتنە و خۆپیشاندانە و بایکۆتە ئیتر ئەوەی دیکە کە لە بەیاننامەی کەمپینیشدا ڕامانگەاندووە ئەوەی تر ئەگەرەکان کراونەوە هاوڵاتیان بڕیاردن شۆڕش و ڕاپەڕین کە شۆڕش و ڕاپەڕنی ئێمە نییە لە بڕیاری ئێمەشدا نیە بەڵام ئەگەر ئەوە بڕوا بۆی هەیە هەموو ئەگەرێک کراوەیە لە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکە پەنا بۆ لە تاو برسێتی خۆیان پەنا بۆ هەموو شتێک بەرن. ئێوە قەت سەرکردنین شایستە بەو جێگەنین. برسیکردنی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە درێژەی هەیە و بە وتەی مامۆستا و فەرمانبەرانیش چاوەڕوان دەکرێت لە ئەگەری چارەسەر نەکردنی ئەو دۆخەدا مەودای خۆپیشاندان و ڕژانە سەرشەقامی چین و توێژەکان فراوانتر بێت لە بەرامبەر دەسەڵاتێکی کوردی کە ماوەی چارەکە سەدەیەکە لە پێناو پارەدارکردنی حیزب و بنەماڵەکانیان نەیان توانیوە ژیانێکی کامەران بۆ هاوڵاتیان دابین بکەن.